خاڵێکی تر بۆ ئەوەی دڵی ڕقمەرم بێتەوە مسلمانان پێویستە سەردانی گۆڕستانەکان و قەبرستانەکان کەین. واللهی مرۆڤێک ئەگەر تۆسقاڵێک ئیمان لە نێو دڵ و دەرونیا بێ لە هەمان کاتیشا کەم تا زۆرێک دڵی ڕق بوو بێ ڕەش بوو بێ تاریک بوو بێ بەهۆی گوناهە و تاوانەوە واللهی ئەگەر بێت و سەردانی گۆڕستانەکان کە سەردانی قەبرستانەکان کە سەیری ئەم گۆڕانەی بەردەمە خۆی کە سەیری چێڵی قەبرەکان کە واللهی ئەم دڵە ڕقەی نەرم دەبێتەوە. والله مشرکە بە ژیانی دادێ ئەم دڵەی بۆ پەروەردیگار گەردەن کەچ و ملکەچ دەبێ. پێغەمبەری شیرینمان صلی الله عليه وسلم لە فەرمایشێکدا پێشەوە ئەنەس لێی دەجێڕێتەوە ڕەسوڵ الله دەفەرمێ صلی الله عليه وسلم كنت نهيتكم عن زيارة القبور ألا فزوروها فإنها ترق القلب وتدمع العين وتذكر الآخرة. رواه أحمد وقال شعيب الأرناؤوط حديث صح بطرقه وشواهده ورواه الحاكم والبزار وأبو يعلى والبيهقي في السنن الكبرى. پیغمبر دفرمي صلى الله عليه وسلم پیشوتر ڕێگریم لێتان کردبووکەوە سەردانی قەبرستانەکان و گۆڕستانەکان کەن قەدەغەم کردبووکەوە ئێوە سەردانی گۆڕستانەکان کەن بەڵام ئومەتەکەم ئەلا فەزوروها ئێستا بڕۆن هەمووتان سەردانی گۆڕستانەکان و قەبرستانەکان کەن. بۆ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم رسول الله دەفەرمێ صلی الله عليه وسلم فإنها ترق القلب چون کەس بێگومان بە دڵنیاییەوە سەردانکردنی گۆڕستانەکان و قەبرستانەکان دڵی ڕق نەرم دەکاتەوە ئەم دڵە ڕقە وشکەمان نەرم دەکاتەوە کاتێکەوە ڕائەمێنی لەم قەبرستانەیە لەم گۆڕستانەیە ئەوە مامتە ئەوە خاڵتە ئەوە خێزانت بووە ئەوە کوڕت بووە ئەوە هاوڕێت بووە ئەوە دراوسێت بووە خۆ کاتی خۆی بەیەکەوە لە دنیای قسەی خۆشتان کردووە بەیەکەوە دانیشتونە و سەردان و سەیرانتان کردووە ئەی ئێستا بۆ دەنگینیە بۆ ڕەنگینیە واللهی بەدڵەوە بیر لە مردن کەیتەوە بە دڵێکی چاک و ساغەوە ڕابمێنی لەم قەبرستانە و گۆڕستانێ والله ئەم دڵت بەو پەڕی نەرمیەوە ملکەش دەبێ بۆ پەروەردیگار. و پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم فرمێسک لە چاوتان دێتە خوارەوە چونکە کە دڵ نەرم بوو ئیتر فرمێسک لە چاوت دێتە خوارەوە. خۆ ئێرە ماڵی منە خۆ ئێرە حاڵی منە خۆ ئێرە یەکەم قۆناغی قیامەتە خۆ من ئەگەر هات و شۆڕ کرامەوە نێو ئەم گۆڕە یەکەم قۆناغی قیامەتی من دەست پێیەکە یەکەم محاسەبە و لێپێچینەوەی من لێرەیە دەست پێیەکە. ئیتر واللهی ئەم کەسەیە ماڵی دنیا بە حەرامی واللهی ڕابواردن و ئارەزوە خراپەکانی دنیا بە حەرامی هەموو لە بەرچاوی دەکەوێ و ئەفەرمێ ئاخیرەت و دوا ڕۆژان بەبیر دێنێتەوە. ئێرەیەکەوە ئاخیرەت دەست پێیەکە ئیتر هەموو شتێک لە لێواری قەبرستان و گۆڕستانە دەگەڕێتەوە. بەڵام بەداخەوە ئێمە دڵەکانمان بە جۆرێک ڕق بووە بە جۆرێک ڕەش بووە دنیا پەرستی و حیزبایەتی و گوناه و تاوان و شوبهە و شەهەوات وا دڵی ئێمە ڕق کردووە لە شوێنێکی ئاوا ترسناک داین لە شوێنێکی ئاوا هەستەیەدان کابرا دوو کەڵی جگارەی بەرز دەبێتەوە کابرا قاقای پێکەنینیەتی مامۆستا وتار دەداتەوە لەسەر قەبرستان تەنها ئەو چەند خەڵکەی لە چواردەوریەتی گوێی لێتی ئەوە کەیتر هەمووی پێدەکەنێ هەمووی باسی ئێخبار و هەواڵی شەو دەکا باسی سیاسەت دەکا نوکتە و قسەی خۆش و باس و خواسی دنیایی هەموو دێن لەسەر قەبرستان و گۆڕستان فەکەئەنەما بۆ سەیران هاتووە وەکو ئەوەی بڵێ کەوا ئەو کەسەیە هاتووە ڕابوێرێ وەکو ئەوەی هاتووە مەجلیسی دنیایی بێنێتەوێ ئەوەی لە یاد و لە بیر و لە زیهنیانە بێ مردنە. لە کاتێکە ئیمامی ئەعمەشی دەفەرمێ واللهی کاتێ لە ڕۆژگاری ئێمەدا کەسێک دەمر لەسەر قەبرستانە کەس نەیدەزانی خاوەنی پرسەکە و مردووەکە کێیە بۆ قوربان دەفەرمێ چونکە ئەم خەڵکە ئەوەی لەسەر ئەو قەبرستانە بۆ هەمووی بۆ خۆی دەگریا هەمووی دەیزانی ئێستا ئەگەر ئەو دەشارنەوە پاشی چەند ڕۆژێکی تر و ماوەیەکی تر ئەویش دێنێ هەمووی بۆ خۆی دەگریا.